فەزیحەی پزیشکی ئیسلامی بەس نەبوو، پزیشکی دەرونی ئاخوندیش هاتە بازار. بەوتەی مەحموود حاتەمی بەرپرسی ڕێکخراوی نظامی دەروونناسی ئێران، لەم دوایانەدا گەڵاڵەیەک ڕادەستی مەجلیس کراوە کە بە گوێرەی ئەو گەڵاڵەیە دەرچوانی حەوزە عیلمیەکان ئیزنی ئەویان پێدەدرێت کە وەک ڕاوێژکاری دەروونناس بە ڕوانگەیەکی دینیەوە لە بوارە جۆراوجۆرەکانی پەیوەندیدار بە دەروونناسی لاواندا کار بکەن. ناوبراو لە دیفاع لەم تەرحەدا وتی ئەو کەسانەی کە لە حەوزە دەرسیان خوێندووە لەباری کەسایەتیەوە لە زمرەی باشترین دەروونناس و ڕاوێژکارەکانن. سەلمان زاکر، نێونەری شاری ورمێ لە مەجلیسی ئیسلامی بۆ دیفاع لە گەڵاڵەی ئیزن پێدان بە ئاخوندەکان بۆ ئەوەی ببن بە دەروونناس و ڕاوێژکار وتوێتی بە دڵنیاییەوە زۆر یەک لەوانەکانی ئێمە پەیوەندیدارن بە لاوان و دەروونناسی ئەوانەوە. تەماعی بێسنووری ئاخوندەکان بۆ زاڵبوون بەسەر سەرجەم بوارەکانی دەسەڵات و سەروەت و سامان لە تجارەت و بازرگانیەوە بگرە تا بەرپرسیارەتی حکوومەتی و پۆستی باڵای ئیداری و زانیاری و هیتر لە کەس شارەوە نییە. بەڵام هەوڵی دام و دەستگای مەسهەب بۆ دەستێوەردانی ڕاستەوخۆ لە کاروباری پزیشکی و دەرمانی فەزیحەیەکی گەورە و کارەساتێکە بۆ جەماوەری خەڵکی ئێران. باوەڕی گەمژانە بە دەرمان و چارەسەری نەخۆشی کۆڕۆنا و سەرەتان بە میزی وشتر و سوتاندنی پیسایی کەر بەس نەبوو، ئێستا پزیشکی دەرونی و چارەسەری ئاخوندیش هاتوۆتەکایەوە. مێژووی ئێران پڕە لە دەور و نەخشی کۆنەپەرستانەی مەلاکان لە بەرامبەر گەشە و پێشکەوتن و نێخوازیدا. لانیکەم لە سەردەمی حکوومەتی پاشاکانی سەفەویەوە وە 5% بەر لەوەی کە ڕوحانیەتی شیعە ببێتە ناوەند و دامەزراوەیەک تا بە ئەمڕۆ لە هەر قۆناغێکی گرنگی مێژوویدا ئاخوندەکان و دام و دەستگای ئاینی بە هەموو هێزی خۆیان و بە پشتبەستن بە دواکەوتوترین توێژی کۆمەڵایەتی هەوڵیان داوە بەر بە هەر جۆرە ئاڵ و گۆڕێک لە بەرژەوەندی خەڵک و پێشکەوتنی کۆمەلگادا بگرن. لە ساڵی 1284ەوە واتە 117 ساڵ بەر لەوەی کە شۆڕشی مەشروتە ڕووبدات تا ئەمڕۆ ئاخوندەکان بە هەموو توانا و بە کۆنەپەرستانەترین بیر و باوەڕ و بەکارهێنانی خراپترین و جنایەتکارانەترین شێوازەکان دژ بە شۆڕشی خەڵک وەستاونەتەوە. کارەساتی سوتاندنی سینەما ڕێکسی ئابادان کە لە مەودای چەند خولەکدا سەدان کەسیان بە زیندوی لە ئاگردا سوتاند تەنیا یەکێک لە نمونەکانی ئاگری کۆنەپەرستانەیە کە 43 ساڵە کۆمەلگای ئێران دەسووتێنێ. ڕژیمێکی کە خۆی سەبەبکاری سەرەکی نەخۆشیە دەرونی و جەستەیەکانی خەڵکە دەرمانی گران کردووە و بە دەگمەنیش دەست ناکەوێ و دەستپێڕاگەیشتنی بە خزمەتگوزاری پزیشکی پێویست بەلانی کەم گەیاندووە و گرفتی دەرونی جۆراوجۆری بۆ خەڵک خوڵقاندووە بەهێنانەکایی گەڵاڵەی دەروون پزیشکی ئاخوندی خوێ بە برینی خەڵکەوە دەکات. لە حاڵێکدا هەزینەی لە ڕاددەبەدەری خزمەتگوزاری پزیشکی گرانبوونی بەرچاوی دەرمانەکان لە پەنا گرانی سەرسوڕهێنەری پەیداویستیەکانی تری ژیان، بێهداشت و تەندروستی گشتی کۆمەلگای بە نزیمترین ئاستی خۆی گەیاندووە و هۆکارەکانی مەرگ و میر و کورتبوونەوەی تەمەنی ئینسانەکانی پێکێناوە، دەستڕێژی ڕژیم بۆ سەر تەندروستی خەڵک لە ڕێگای بەیاسایکردنی ئاوا گەڵاڵەیەکەوە بواری لە پزیشکان و دەروونناسەکان بەرتەس کردوێتەوە و بێهداشتی دەرونی کۆمەلگای پتر لە هەمیشە وێران کردووە. لە وڵاتێکدا کە گیانی ئینسانەکان بێبایەخە و پێگەی ناوەندەکانی بڵاوکردنەوەی خۆرافە و هێزەکانی سەرکوت بانتر لە ناوەندە خزمەتگوزاریەکانە، لە وڵاتێکدا کە ڕژیمە دەسەڵاتدارەکەی توانای دابینکردنی پەیداویستیە سەرەتاییە دەرمانی و پزیشکیەکانی خەڵکی نییە، بڵاوکردنەوەی وەها خۆرافاتێک و برەوپێدانی تا ئاستی بە یاساییکردنی بەڕێوەبردنی وڵات بێگومان دوور لە چاوەڕوانی نییە. ڕژیمێکی کۆنەپەرستی دەسەڵاتدار لەوەها وڵاتێک کە لە ئاست تەندروستی دەرونی خەڵک هیچ بەرپرسیارەتیەک هەڵناگرێت، سروشتیەکە فەقیەکانی بارهاتووی حەوزەکانی قۆم و مەشهەد کە لە ڕاستیدا دواکەوتوترین توێژی ئەم کۆمەلگایان دەکەن بە مەئمور و بەرپرسی تەندروستی دەرونی لاوان. ئەگەر ڕژیمی ئیسلامی مەبەستێتی بۆ پتر لە ئەو 9 ملیۆن ئاخوندەی کە بەرهەمی هێناوە کاری نوێ دابین بکات، نابێت ئیزنی ئەوە بدرێت کە ئەوان لە بواری تەندروستی دەرونی خەڵکدا دەستێوەردان بکەن.